کە لە ئەمڕۆژدا سەرەتا سەردانی یەکێتی نیشتیمانیان کرد و لە ئێستاشدا لەگەڵ دروستنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدان بۆ زانیاری زیاتر دەچینە لای پامنێرمان ئەحسان سابیری لە شاری سلێمانی. ئەحسان سڵاوت لێبێتەوە ئەم کاتت باش. وەفدەکەی هاوپەیمانی نیشتیمانی لە ئێستادا لەگەڵ دروستنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدان و زانیاری زیاتر لەم بارەیەوە چییە بۆ بینەرانی پێیان؟ بەڵێ بەڕێزان، وا دیارە لە ئێستادا لە بینای مەکۆی گۆڕان لە شاری سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە سەبارەت بە کۆبوونەوەکەی نێوان وەفدی هاوپەیمانی نیشتیمانی و دروستنەوەکە بەیەکەوە گوێبیستی کۆنگرە ڕۆژنامەوانیەکە دەبێت. لە چارەسەری نیشتیمانی دەکە کە ناوە کۆفری تەحالفی وەتانی هاتوون ئەمەیان پێشکەش کردووە پێیان خۆشە کە کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی کە ڕۆڵی سەرەکی هەیە لە عێراقی نوێ ڕۆڵمان هەبێت لەوەی کە چی بکەین لە دوای پاکردنەوەی تەواوی خاچی عێراق لە داعش بۆی بتوانین کێشەکانی عێراق چارەسەر بکەین و سەرەتایشی تازە بنیاد بدەین بەیەکەوە پرۆسەی سیاسی بەرەو پێشەوە بەرین. بێگومان ئێمەش تاکیدمان لەوە کردوتەوە کە ئێمە وەکو کورد ئیستحقاقی نەتەوەی خۆمان هەیە و دەستور بە تەواوی هەموو جێبەجێ نەکراوە و پێویستە تەحالفی وەتانی دەوری ئەساسی هەبێت لە جێبەجێکردنی بە بەرگە و بندەکانی دەستور و بە هەمان شێوەژ ئێمە بتوانین تەسویە و ئاشتەوایەک دروست بکەین کە تەنها لە ئاستی سەرەوە نەبێت لە ئاستی قیاداتی سیاسی حزبەکان بەڵکو لە ئاستی کۆمەلگاش بێ و هەوڵ بدە حکومەتی ئیتحادیش دەوری هەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و کوردیش پێویستە لە ڕاستیدا بێکەوە بتوانێت موسساتەکانی خۆی بەگەڕ بخاتەوە و پەرلەمان دەوری ئەساسی هەبێت لەوەی کە ناوماڵی کوردی ڕێک بخرێتەوە و حکومەتێک دروست بکرێت لە هەرێمی کوردستان کە حکومەتی هەموو هێزە سیاسەکان و خەڵکی هەرێمی کوردستان بێ و شەرعیەت بۆ سەرۆکایەتی هەرێم بگەڕێنرێتەوە بە چارەسەرکردنی کێشەی ئەو کێشەیە کە ئێستا هەیە کە سەرۆکی هەرێم شەرعی نیە لە ڕوویاسایەوە. هەموو ئەمانە پێویستی بۆ هەیە کە ناوماڵی کوردیەک بخرێتەوە ئێمە بتوانین دەوری باشمان هەبێت لە بەرەو پێشبردننی ئێمە ئەو کۆبنەوەی هێشتا تەواو نەبووە. ئێمە لەسەر مەسەلەی پرسی سربەخۆیی پێمان وایە مەسیری هەرێمی کوردستان پێویستە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر بدە بە پێی یاسای هەڵبژاردننی ساڵی 1992 هیچ هێزێکی سیاسی هیچ سەرکردەیەکی سیاسی بۆی نییە بڕیار لەم مەسەلەیە بدا و هەر کەسێک ئەمە بکە ئەمە بێڕێزیکردنە بەرامبەر بە دەنجی خەڵک بە ئیرادەی خەڵکی هەرێم. ئێمە وەکو مەبدا پێشوازی لە پروژەی چارەسەری سیاسی هاوپەیمانی نیشتیمانی دەکەین لەگەڵ کۆمەڵ لە لیژنە فەرعیەکان ڕەنگە پێک بهێنرێ و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پرۆژەکە ئەوکەی تەحالفی بە باش دەزانین وەکو مەبدا وەکو ناوەڕۆکیش ڕەنگە دواتر تێبینی و سەرنجی خۆش سپاس من ناتوانم. بەڵێ کارزان ئەوەی وتەکانی بەڕێز کاوە مەحموود بوو ئەندا پەرلەمانی کاوە محەممەد ئەندا پەرلەمانی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسی لەوە کرد کە ئێستادا لە کۆبوونەوەیان بستنەوەی گۆڕان بە مەبدەیان پاڵپشی لە وەرەقەکەی ئامار حەکیمەکە پاڵپشی لە پرۆژەکە دەکا بۆەوەی کە دەستپێکێک بێ بۆ ئاشتەوایی نیشتیمانی لە عێراقدا. هەروەها پێش کاوەش وتەبێژی ئەنجومەنی باڵای شیعەکان قسەی کرد باسی لەوە کرد کە ئەوان لەسەر سێ خاڵ ڕێکەوتون لەسەرەوەی کە ئەو ڕۆژێنانە بگرنە بەر لە دوای تەواوبوونی شەڕی داعش لە عێراق و لە چارەسەرکردنی کێشەی نێوان پێکهاتەکانی سونە و شیعە و کورد لە عێراقدا. هەروەها بەشێکی دیکەی لەو کۆبوونەوەی کە ئێستا باسییان لەکردووە دوو بڕارێکیان دەرکردووە بە دانانی دوو لیژنە کە ئەم دوو لیژنە ئەرکیان ڕێخستنی پەیوەندیەکانە لەسەر دوو ئاستی سیاسی لیژنەیەکیان تایبەتە بەو پەیوەندیانە بەو کێشانەی کە لەسەر ئاستی سیاسیان لە نێوان هەرێم و بەختادا هەروەها لیژنەیەکی تریش پێگەێنراوە بۆ ئەوەی کە تاوتوی کێشەکانی حکوومەتی عێراق بکات لەسەر ئاستی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی کە زیاتر پەیوەندی بە لایەنی بودجە و لایەنەی پرۆژە ئاسەکانە و کە لە عێراقدا زۆر باشە حەسان ئەوەی کە زۆر باسی لێوە دەکرێت ئەوەیە کە بڕیاردراوە لە پێکهێنانی دوو لیژنە لە نێوان ئەم دوو لایەنانەدا. ئەم لیژنانە چێ پێکی دەهێنێت وا بڕیارە لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێک بهێنرێت یاخود لەلایەنە عێراقیەکانەوە بۆی کە ئەم کێشانەی کا لە نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمدا هەیە چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە؟ ئەحسان، ئەوەی کە زۆر باز دەکرێت لە ئەجێندای کۆبوونەوەکان ئەوەیە کە بڕیاردراوە کە
دوو لیژنە پێک بهێندرێت. ئەم لیژنانە لەلایەن کێوە پێک دەهێندرێت بۆەوەی کە ئەم پرسانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی ناوەندیدا هەیە یاخود ئەو کێشانەی کە هەیە چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە. کردوێتی بۆ هەرێمی کوردستان لەگەڵ یەکێتی و گۆڕان کۆبوونەتەوە. بەڵێ ئەحسان سابیر لە شاری سلێمانی سوپاس بۆ زانیاریەکانت.